کۆی ئەو سزادراوانی هاتوونەتە ناو چاکسازی هەرێمی کوردستان هەموو چاکسازەکان 3732 کەس بوونە. کۆی سزادراوی ئازادکراو کە ناو چاکسازەکان لەم ماوەی ئەم 6 مانگەیە ئازاد بوونە 3231 کەسە. ئازادکردنی بەمەرج 631 کەسمان هەبووە لە ئەم 6 مانگەیە لە کۆی چاکسازەکان. 4 لێبوردنی تایبەتمان هەبووە کە لایەن جەنابی سەرۆکی هەرێمەوە لێبوردنی تایبەتیان وە دەرچووە و ئاماری مادەی هۆشبەر دەمێ وەش باس بکەم کە 1027 کەسمان هەیە ئێستا ناو چاکسازەکان، لەوانە 431یان بازرگانن و 596یان ئەوەی بەکارهێنەرن. و ئێمە یەک لەو پلانی هەمانە ئەوەش موافقەماوە گرتووە کردنەوەی بەڕێبەراتی چاکسازی گەورانە لە گەرمیان کە زۆر پێویستە بۆ سنوورە و هەم موافقاتی هەیە، موافقاتی ئوسوڵی هەیە و ماوەتەوە فەرمانی ئیستحداثکردنی لە ئەنجومەنی وەزیران دەرچێت. موافقەی لایەنە پەیوەنددارەکانمەوە گرتووە، وەزارەتی ناوخۆ، وەزارەتی کار ئەوانە تەواو بووە.